سلااوتان لێ بێ قوتابیان من مامۆستا شۆڕش لە ئامادەی کلێڤەری ناحوکمی وانەیەکی دیکەی فیزیای پۆلی دوازدەتان پێشکەش دەکەم لە دوو وانەی ڕابردوودا باسی چەقەهێزمان کرد و هەندێک پرسیارمان لەسەر چەقەهێز شیکار کرد و هەندێک پرسیاری دیکە هەیە لە پێداچوونەوەی بەش هەر پرسیار لە پرسیارەکان فکرەیەکی جوان تێدایە شکار دەکەن یەک لە پرسیارەکانی پێداچوونەوەی بەش پرسیاری 26ە کە دەڵێت لە وێنەیەکی چواردەدا هەر پرسیار لە پرسیارەکان گوتی لەو وێنەیەدا وێنەکە لە خۆی دەیدات و لە وێنەکەیدا داتای تێدایە داتا و زانیاری تێدایە ئەو داتانەش سوودی لێ دەبینین. ئۆتۆمبیلێکی یاری منداڵەمان هەیە دەخلیچێتن بۆ خاڵی ئەی پاشان بەسەر دەکەوێت بۆ لووتکەی بی پاشان بەسەر دەکەوێت بۆ لووتکەی بی. تەماشا دەکەم ڕێڕەوەکەی بازنەیە دووبارەکە بەسەر دەکەوێت ڕێڕەوەکی بازنەی پیادەکاتن دەڵێ خێرایی ئۆتۆمبیلەکە لە خاڵی ئەیدا باسی خاڵی ئەی دەکەین خێرایی ئۆتۆمبیلەکەمان لە خاڵی ئەیدا ئەوە خاڵی ئەی دەتوان بیکەنە دوو بڕگە پرسیارەکەی لە خاڵی ئەیدا خێرایی ئۆتۆمبیلەکەی داواتە لێکەوتە خێرایی لە خاڵی ئەیدا 20 مەتر لەسەر چرکەیە و لەو کاتەدا هەر مەبەستی خاڵی ئەیە چەقەهێز هێزی پێویست ڕۆ و چاق چەقەهێزەکەمان 2/6 جاران دەتوان 4 نیوتنە و هەر لە وێنەکەیدا دیارە ئاڕمان هەیە لە خاڵی ئەیدا 10 مەترە ئایا بارستایی ئۆتۆمبیلەکە چەندە بارستایی داواکراوە وەکو نمونەکەیە دەرێن چەقەهێزی پێویست ئەوە لقی ئەلف چەقەهێز بەڵام لە خاڵی ئەی دەکاتە بارستایی لێکەوتە خێرایی دووجا لەسەر ئار بەڵام ئەم باسی خاڵی ئەی دەکەین کەواتە ئەوانە خاڵی ئەینا ئەگەر پێی بارستایەکەی بنووسم لێکەوتە خێرایی دووجا لە خاڵی ئەی دەچێتە ژێرەوە چەقەهێز لە خاڵی ئەی ئاری خاڵی ئەی لەسەرەوە دابنێمەوە دەکاتە چەقەهێزەکەمان 2/6 جارانی دەتوان 4 و ئاڕەکەمان دەیە لێکەوتە خێراییەکەشمان 20 بەڵام دووجام کەواتە بارستاییەکەمان لە بۆ دەرەچیتن 515 کیلۆگرام ئەو بارستایی ئۆتۆمبیلەکەم دێن لقیبا لەوانەیەک لق لە بۆ دبێتەوە ساڵ لە ساڵەکان لقیبا هاتبووە بەتەنها گەورەترین خێرایی چەندە کە ئۆتۆمبیلەکە پەیدا دەکات گەورەترین خێرایی چەندە کە ئۆتۆمبیلەکە پەیدا دەکات کە دەگاتە خاڵی بی یعنی ئێستا باسی لقیبامان خاڵی بیە گەورەترین خێرایی چەندە خێرایی لە جوڵەی بازنەیدا دەکاتە لێکەوتە خێرایی کاتە لێکەوتە خێرایی دەوێت لە خاڵی بیدا چەندە کەوا لە ئۆتۆمبیلەکە کاتن تەنها لە ژێر کاریگەری کێشکردندا کێشکردن هێزی چێشکردن وا دەکاتن لەسەر ڕێڕەوەکەی بیهێڵتەوە کەواتە ئەو هێزەی وا دەکاتن کە تەن لەسەر ڕێڕەوەکەی بێتەوە پێی دەڵێن چەقەهێز کەواتە ئەو قسەیە مانای چییە مانای ئەوەیە هێزی چێشکردنەکە دەبێتە چەقەهێزی پێویست ئەگەر هاتوو لقی باش بەتەنها بێتەوە توانین پرسیارەکە شکارکردن هەر لەو پەیوەندی کە دراوە کەواتە دەرێن چێ دەرێن هێزی چێشکردن یەکسانە بە چەقەهێز کێشی بچێنم دەکاتە MG چەقەهێزی بچێنم دەکاتە بارستایی لێکەوتە خێرایی دووجا لەسەر ئار لەوە پەیوەندیمان نووسیت لە خۆی لێکەوتە خێرایی داوا کردیا لە خاڵی بی کەواتە ئارەکەمان ئاری خاڵی بیە کەواتە ئاری خاڵی بیشمان هەیە ئەو بارستایە لەگەڵ بارستایی کورد دەبێتەوە ئەگەر هاتووە پێی لێکەوتە خێرایەکە بنووسم دوو لا دوونێوەندە چی بکەم کەواتە لێکەوتە خێرایی لە خاڵی بی دووجا دەکاتە ئار ئاری خاڵی بی جین ئەگەر هاتوو دووجایەکەی نێڵم ڕەجی دووجا هەردایان وەردەگرم ئەو دووجایە لەگە ئەو ڕێگەی دەڕوا کەواتە لە بۆمان دەرەچیتن لێکەوتە خێرایی لە خاڵی بی دەکاتە ڕەجی ئار بی ئارەکەمان 15 و جیەکەشمان 9.81 وەریگرم دەکاتە 12.1 مەتر لەسەر سێکند زۆر جا قوتابی دەڵێ باشە بۆچی بۆ شێوازەی پرسیارەکەشی کار نەکەم شێوازەکەی دەڵێ چی دەڵێ واشی کاریکەم لقیبا چەقەهێز دەکاتە بارستایی لێکەوتە خێرایی دووجا لەسەر ئار ئەگەر لێکەوتە خێراییەکەمان بوێتن دەکاتە لێکەوتە خێرایی دووجایەکە بارستایەکە لە ژێرەوە چەقەهێز جارن ئار لەسەرەوە ئارەکەی دادنیتەوە ئەوە غەڵەتی قوتابی ها حەلکردن نییەوە ئارەکەمان 15 بارستایەکەش دەڵێ لقی ئەلفدا 515 بوو و چەقەهێزشمان 2/6 جاران دەتوان 4 بوو کە ئەوە نابیتن لەبەر ئەوەی ئەو چەقەهێزەی لقی ئەلفە
نابی لە لقی باش بەکاربێن لەبەر ئەوەی چێت چەقەهێز بە گۆڕانی نیوەتیرێ دەگۆڕێت لێکوانە ئارەکەمان 10 مەتر بووە ئەو جاو چەقەهێزێ پێیا بووە بەڵام ئارەکە بێتە 15 مەتر ئەوە چەقەهێزەکە دەگۆڕێت کاتە ناتوانم ئەو چەقەهێزێک کە لە لقی ئەلفەیە دابنێمەوە بەڵام ئەتوانم هەمان بارستایی دابنێم چونکە بارستایی بە گۆڕانی شوێن ناگۆڕێت پرسیاری 29مان هەیە دەڵێ چێ دەڵێ فرۆکەیەک لە ڕێرۆکی بازنیدا دەفرێت بە خێرایەکی کە بڕەکەی ئەوە لێکەوتە خێرایەکەیتی فرۆکەوانەکە بارستاییەکەی ئەو بارستایی فرۆکەوانەکەیە چەقە تاودان ناوێت چەقە تاودان ئەیسی لە حەوت ئەوەندەی یعنی جاران حەوت ئەوەندەی تاودانی کەوتنە خوارەوەی سەربەست تێپەڕ بکات ئەو دەستەواژە واتە ئەوەی چەقە تاودانەکە حەوت ئەوەندەی تاودانی کەوتنە خوارەوەی سەربەستە حەوت تاودانی کەوتنە خوارەوەی سەربەستمان 9.81 بیکەینە ڕقم دەکاتە 68.67 مەتر لەسەر سێکند دووجا کاتە چەقە تاودانیش دراوە لە پرسیارەکەی کەمترین نیوەتیرە ڕێڕەوەکە چەندە نیوەتیرەکەی دەوێتن لقی ئەلف ئارمان دەوێت چەندە زۆر بە ئاسان توان شیکاری بکەین کەواتە دەڵێم چێ دەڵێم چەقە تاودان دەکاتە لێکەوتە خێرایی دووجا لەسەر ئار لێکەوتە خێرایی یەکەمان هەیە ئارەکە داواکراوە چەقە تاودانیشمان هەیە بە پێی ئارەکەی بنووسم ئار یەکسانە ئەوەی لەگەر نەزانراوەکەی لە ژێرەوە چەقە تاودان و لێکەوتە خێرایی دووجایەکە لە شوێنی خۆی لێکەوتە خێرایی یەکەمان 105 بە دووجا و چەقە تاودانەکەشمان 68.67 لە بۆمان دەرەچیتن بە مەتر لقیبا دەڵێت لقیبا دەڵێ لەگەڵ ئەم نیوەتیرەیە کە دۆزیمانەوە ئەو بەرئەنجامە هێزەی کە جوڵەی بەسوور بۆ فڕۆکەوانەکە پیادەکە چەندە بەرئەنجامی هێز کە جوڵەی بەسوور پیادەکە پێی دەڵێن چەقەهێز و فڕۆکەوانە کە لەناو فڕۆکەیدا بیگوتمان هێزی لێخشاندن لێوان فڕۆکەوانەکە و کشوونەکە دەبێتە چەقەهێزی پێویست و لەگەڵ پشتێنی سەلامەتیەکەش لەگەڵ فڕۆکەوانەکە دەبێتە چەقەهێزی پێویست کاتە هەر داواکاریەکەی مەبەستی چەقەهێزی پێویست چەندە F ئێسمان F سیمان داواکراوە ئێستا کە زۆر بە ئاساییان توانین پرسیارەکە شیکارکەین چەقە تاودامان هەیە بارستایی فڕۆکەوانەکەمان هەیە زۆر بە ئاساییان دەرێن چەقەهێز دەکاتە بارستایی چەقە تاودان بارستاییەکەمان هەشتایە چەقە تاودانەکەشمان 68.67 چەقەهێزەکەمان لە بۆ دەرەچیتن بە نیوتن ئەو پرسیارانەمان شیکارکە و دەرسی ڕابردوو پرسیاری دیکەمان هەیە لەسەر چەقەهێزی پرسیاری 33 بزانین دەڵێت چ پرسیاری 33 دەڵێ ئۆتۆمبیلێکمان هەیە کێشەکەی 13500 نیوتنە کێش شێماکەی FG-ە بە خێرایەک دەڕوا خێرایەکمان هەیە ئەوە لێکەوتە خێرایەکەیە 50 کیلۆمەتر لە سەعاتە لەسەر ڕێڕەوەکی بازنەی کە نیوەتیرەکەی ئارمان هەیە ئارمان دوو جاران دەتواندووە ئەمانە بدۆزەوە چەقە تاودانی ئۆتۆمبیلەکە داواکاری ئەلف دەرێت چەقە تاودان چەندە لقی با کەمترین نرخی هاوپۆلکەی وەستاوە لێخشاندن یعنی میوی دەوێتن چەندە هاوکۆکەی لێخشاندنی نێوان تایەکە و زەویەکە وا لە ئۆتۆمبیلەکەی دەکات کە لەسەر ڕێوە بازنەکەی بسوورێتەوە ئەوە قسەی مانای چییە مانای ئەوەیە هێزی لێخشاندن دەبێتە چەقەهێزی پێویست و پێشتریش بە نمونەی جیاوازمان دەگرت هەر کاتێک ئۆتۆمبیلێک لەسەر ڕێڕەوەکی بازنەی ئاسۆی بسوورێتەوە هێزە لێخشاندنەکە دەبێتە چەقەهێزی پێویست کاتێ ئێستاکە دەڵێن چێ چەقە تاودانمان دەوێت کە یەکەتی دووەمانە لقی ئەلف دەڵێن چەقە تاودان دوو پەیوەندیە بەڵام ئەو پەیوەندی دەنووسین کە لێکەوتە خێرایی تێدایە لێکەوتە خێرایی دووجا لەسەر ئار تەماشا دەکەم لێکەوتە خێراییەکەمان بە کیلۆمەتر لە سەعاتە لێکەوتە خێرایی دەکاتە 50 کیلۆمەتر لەسەر سەعات 50 کیلۆمەتر لەسەر سەعات پێشگیری لابین گوتمان جارانە 50 کیلۆ لابین جارانی هەزارە هەزار ئەو بۆ مەتر مەتر لەسەر سەعات نابێتن دەبی سەعاتەکەش بۆنە بۆ چرکە هەر سەعاتێک 3600 چرکەیە ئەگە بیکەینە ژمارە دەکاتە 13.9 بە نزیکەی مەتر لەسەر چرکە ئێستا کە دادنێمەوە دەکاتە 13.9
دووجا ئەوە لێکەوتە خێرا یەکەمانە و ئارەکەشمان دوو جاران دەتواندووە لە بۆ ژێرەی کەوانە چی دەکەم چەقە تاودانەکەمان لە بۆ دەردەچێتن بە مەتر لەسەر سێکن دووجا. لە قیبا داواکاریەکی نوێیە هاوکۆڵکی وەستاوە لێخشاندنمان دەوێ هەر کاتە گوتمان هێزی لێخشاند بێتە چەقە هێزی پێویست ئەوە هاوکۆڵکەی لێخشاندن دەکاتە جیەکە لە ژێرەوە بوو گوتمان. بە پێی دراوەکان ئەگە لێکەوتە خێرای درابی پەیوەندەکەی دەنووسین کە لێکەوتە خێرایەکەی تێدایە چەقە تاودان لەسەر جیە چەقە تاودان دەکاتە چێ ئەو پەیوەندی دەنووسم کە لێکەوتە خێرای تێدایە لێکەوتە خێرای دووجا لەسەر ئار ئەو لە جات چەقە تاودانەکەی نووسیمەوە هەمومان هەیە ئێستا دانانەوەکەی دەکەین دەڵێن چێ لێکەوتە خێرای یەکەمان 13.9 بە نزیکەی دووجا و ئارەکەمان دوو جاران دەتواندووە و تاودانی کەوتنە خوارەوەی سەربەستەکەشمان 9.81 کەواتە ئەوەش دەکەینە ژمارە هاوکل لێخشانەکە دەردەچیتن بەبێ یەکە دەردەچیتن ژمارەکەی کە دەردەچیتن بەبێ یەکەی چکو گوتمە هاوکل لێخشاندن یەکەی پێوانەی نییە. لەو پرسیارەی تێبینی چی بکەین مەرزنی هەر شتێک لە پرسیاری بداتمە تو بەکاری بینیوە. ئێستا کە کێشەکەمان هەبوو 13500 نیوتن بەبێ ئەوەی هیچ هەنگاو لە هەنگاوەکان کێشەکەی تێدا بەکار بێتەوە چکو پێویستمان پێ نەبووم. پرسیاری 35 شیکار دەکەین. پرسیاری 35 دەڵێ پارچەپارێک مس لە دووری 30 سانتیمەتر لە چەقی مێزێک دووری لە چەق یعنی دووری چەق تەن لە چەق یعنی ئار دراوە کە توانای خولانەوەی هەیە هاوکوی وەساغشە نێوان تایەکە و مسەکە هاوکوی شان نێوان مسەکە و مێزەکە ئافوان میو 0.53 بزانمە بێ یەکەشە لە وەستانەوە دەست بە خولانەوە بکاتن لە وەستانەوە یعنی گۆشە خێرایی سەرەتای یەکەمان سفرە بە گۆشە تاودانە چینە گۆڕ کە بڕەکەی ئەلفایەکەشی دراوە 0.5 ڕا لەسەر سێکن دووجایە ئەو کاتە چەندە کات چەندە دەلتاتی چەندە کە دوای ئەوەی پارچەپارەکە دەست بە خلیچانەکە لەسەر مێزەکە تێبینی یەکی دایەتەمە دەرێ هێزە ئەستوونەکە یەکسانە بە کێش هێزی ئەستون یەکسان بی بە کێش کەواتە هێزە لێخشاندنەکەش یەکسان دەبێ بە چەقە هێزی پێویست. لە پرسیارەکەی داوای کاتی دەکاتن کەواتە یاسایەکی دەنووسم کاتی تێدا بیتن پەیوەندێک لە پەیوەندەکانمان هەیە دەڵێن چێ دەڵێن ئۆمێگا فاینەل دووجا یەکسانە بە ئۆمێگا ئینیشیەل دووجا کۆ دوو ئەلفا دەلتا ثێتا. تەماشا دەکەم ئەو پەیوەندانێک کە هەمان بوو لەو پەیوەندی هەر کاتی تێدا نییە کەواتە کە چار یاساکەی بەکاردێنی بزانە داواکراوە چییە چدرا ئەو کاتی یاسای پێویست هەڵدەبژێری. بەڵام ئەگە یاسایەکی دیکە وەربگرم کە کاتی تێدا بیتن دەڵێن چێ دەڵێن ئۆمێگا فاینەل یەکسانە بە ئۆمێگا ئینیشیەل کۆ ئەلفا دەلتاتی ئەلێکوانە ئۆمێگا ئینیشیەلمان هەیە ئەلفامان هەیە دەلتاتی داواکراوە ئۆمێگا فاینەلیش ئامادەی دەکەین کەواتە ئەگە پەیوەندەکەی پێی دەلتاتی بنووسم دەلتاتی یەکسانە ئەو ئۆمێگا ئینیشیەلە بستەوە بەردیتە سالب ئەوەی لەگە نەزانراوەکەشە دەچێتە ژێرەوە کەواتە دەبێتە ئۆمێگا فاینەل کەم ئۆمێگا ئینیشیەل لەسەر ئەلفا. دانانەوەکەی دەکەم دەلتاتی یەکسانە ئۆمێگا فاینەلمان نییە کەم ئۆمێگا ئینیشیەل لە وەستانەوە دەستی بە جوڵە کردیە کەواتە سفرە ئەلفایەکەشمان 0.5 ئەدی چۆن ئۆمێگا فاینەلەکەی ئامادە دەکەم ئەمە هێزی لێخشاندن بیتە چەقێز هاوکۆڵکەی لێخشاندن دراوە کەواتە سوود لەو پەیوەندی وەردەگرین هاوکۆڵکەی لێخشاندن دەکاتە چەقە تاودان لەسەر جی بەپێی ئەوەی کە پێویستمان بە ئۆمێگایە کەواتە ئەو پەیوەندی چەقە تاودان دەنووسین کە ئۆمێگای تێدایە ئار ئۆمێگا دووجا کەواتە ئۆمێگا فاینەلەکەی بۆ پەیوەندی ئامادە دەکەم دوو لا دوو نێوەندە چی دەکەم و ئار ئۆمێگا فاینەل دووجا یەکسانە بە میو جی ئەگەر پێی ئۆمێگا فاینەلی بنووسم ئەو ئارە دەستە ژێرەوە ئەگەر دووجایەکەی لابین ڕەجی وەردەگرین کەواتە ئۆمێگا فاینەل یەکسانە بە ڕەجی هاوکۆڵکەی وەستاوە لێخشاندنەکەمان 0.53 و تاودانی کەوتنە خوارەوەی سەربەست 9.81 و نیوە تیرەکەشمان لێکوانەدا بە سانتیمەترە دابەشی سەتی دەکەین دەبێتە مەتر دەکاتە 0.3 مەتر
کاتە ئاڕەکەشمان 0.3 لە بۆمان دەرەچیتن 4.9 ڕادەسە چرکە دێم دادەنێمەوە ئەو ژمارەی کە لێکواندا دەنێنەوە وە کەمی سفری دەکەم و دابەشی 0.5 دەکەم تەمەشا دەکەین 4.9 کەمی سفری کەم دابەشی 0.5 کەم بە نزیکەی دەکاتە 8 لە بۆمان دەرچیتن بە سێکرد کاتەکەمان بە سێکرد دەرچین کەواتە بیرۆکەی پرسیارەی داوای کاتی دەکرد ئۆمێگا بەپێی هاوکۆکەی لێخشانەکەی ئۆمێگایەکەمان ئامادە کرد کۆتا پرسیار کە لە بۆ شیکار دەکەم لە بابەتی چەقەهێز دەستگای خولوخۆر نمونەی دەستگای خولوخۆرمە هەبوو کە پرسیارێکی لەسەرە لە شاری یاریدا وێنەکەی داوە لولەکە چی خولاوەمان هەیە کە نیوەتیرەکە واتە ئاڕەکەی دراوە گۆشە خێرایی خولانەوەی دراوە ئۆمێگاکە دراوە ئۆمێگایەکەمان دراوە یاریزانەکە بە دیواری ناوەی لولەکە دەنووسێن بێ ئەوەی بە برکەکەی کەون کەمترین هاوکۆی وەستاوە لێخشاندن میو چەندە کە بەشی ئەوە بکات نەیە لە یاریزانەکە بخریچێتە خوارەوە یانی دەرێت چی لە پرسیارەکەی دەرێ کێش لە بۆ خوارەوەی ئەوە دەزانین دەرێ لێخشاندن وا دەکاتن یاریزانەکە نەکەوێتە خوارەوە کاتە لێخشاندن وا دەکات ئەگەر لە بۆ خوارەوە بچێت جوڵا تەنەکە بەرەو خوارەوەیە هێزی لێخشاندن پێچەوانەی جوڵەی تەنە کەواتە هێزی لێخشاندنەکەمان بەرەو سەرەوەیە کە بەر دیوارەکەیەوە دەنووسێتن هێزی کاردانەوەی دیوارەکە لەسەر کەسەکە دەبێتە چەقەهێزی پێویست FN دەکاتە چەقەهێزی پێویست وار کاتە گوتمان هێزا چوونەکە بێتە چەقەهێزی پێویست چولۆ پەیوەندی وەردەگرین هاوکۆکە لێخشاندن دەکاتە جی لەسەر چەقەتاودان نییە نەشی داوە بەڵام ئۆمێگا دراوە کاتە لە بجاتی چەقەتاودانەکە دەنووسم چ R ئۆمێگا دووجا کاتە ئێستاکە هەموو شتەکانمان هەیە تاودانی کەوتنە خوارەوەی سەربەستەکە 9.8 و ئاڕەکەمان سێە ئۆمێگایەکەشمان کە لە پرسیارەکەی دراوە 5 دووجایە لە بۆمان دەرەچێتن بەبێ یەکە لە بۆمان دەردەچیتن 9.8 دابەشی 3 جاران 5 دووجای دەکەین و ئەنجامەکە لە بۆ دەردەچیتن لە دەرسی داهاتوودا باسی هێزی چێشتن دەکەین هیوادارم سوودەکەم بە ئێوەی بەڕێز گەیان دەبێت